ومزانا كوانبارم شفيكري كبيدنم ومزانا كوانبارم شفيكري حزش الشيء دمو دستو ئەستاین بە مەراسیمی ڕێزلێنان و پێشکەشکردنی چەپکە کوڵی پیرۆزبایی بە مامۆستا محەممەد عەباس بەهرام کە یەکێکە لە هونەرمەندەدان خۆش و بەسەلێقە و زیندوەکانی ناو دنیای مۆسیقا و ئاوازی و هونەری کوردی. هەڵبەتە عەباس بەهرام لە دوای ساڵانی حەفتاکان و یەکێکە لە دەنگە جدیەکان لە ناو بواری گۆرانی و ئاوازی کوردیەکە هەمیشە گۆرانیەکانی لەسەر زاری زۆر بەمانن و بوونێتە بەشێک لە یادەوەری. ئێمە وەک دامەزراوەی کەریمانەکە بە دەرفەتمانزانی لەم گەڕانەوەیە بۆ سلێمانی لە دوای ساڵانێکی زۆر ئەم مەراسیمە ساس بکەین کە ئەم مەراسیمە بەڕاستی دیارێکی زۆر بچووکی ئەمەیە بۆی چووکە خزمەتەکانی و زۆر لەوە زیاترە لەکە لە مەراسیمێکی وایە سەیری بکەین. ئەگەر سیر بکەین لە ناو دنیای هونەری ئەمە هەمیشە مەراسیمانە بۆ ئەو خەڵکانە ساز دراون کە کۆچی دواییان کردووە لە ژیانان نەماون و ئەم جۆرە ڕێزلێنانان ئەمە چای خۆیان نەبینەوە. بەڵام ئێمە وتمان کلمان بە نەرید لای خۆمان کە ڕێزلێنان لەو هەموو شاعیر و تێکۆشەر و ئەدیبانە بگرین کە خۆیان لە ژیانان وڵبەتە هەم بۆ خۆیان خۆشە هەم بۆ بنەماڵەکانیان خۆشە بۆ نەوەکانیشان خۆشە و ئەمە جۆرێکە لەوەی کە بە چای خۆیان بیبینێت تا لە ژیانە کە میلەتەکان قدری ئەو ماندووبوونە ئەدەنەوە کە ئەوان لە بوارێک لە بوارەکانە پێشکەشیان کردووە. لەدەست و قاچماوە نیگای چاوێ وەکوتیرێ ئەوێنەی ڕووتی پێکاوە نیگای چاوێ وەکوتیرێ ئەوێنەی ڕووتی پێکاوە ئاگرێکی بێخۆڵامێش دڵی منە کەڵفەیاوە ئاگرێکی بێخۆڵامێش دڵی منەوە سوتاوە. ڕاستیە محەممەد عەباس بەهرام ناوێکی زۆر دیارە لە هونەری کوردیە. یعنی مامۆستا محەممەد عەباس بەهرام لەو ناوانەیە لەو هونەرمەندانەیە کە ڕێزی خۆی بەر لە هونەرەکەی ئەگرێت ئەمە مۆزوعێکی زۆر زۆر گرنگە و دوای خۆشی زۆر ڕێزی هونەرەکەی ئەگرێت. ئەگەر تێبینی بکەین بەرەمەکانی مامۆستا محەممەد زۆر نییە بەڵام هەمویان کوالیتیان زۆر زۆرە زۆر بەرزە کە ئەمە بۆ هونەرمەند زۆر زۆر گرنگە بەڕاستی. بەلای منەوە هونەر تەمسیلی میسالیەتەکە زۆرێک لە ئایدیاڵ. مامۆستا محەممەد عەباس بەهرام ئەمەی جێبەجێ کردووە بۆیە ینی لە ڕاستیە شایانی تەقدیرە شایانی ڕێزە. ئەلبەتە وەکو خۆی باسی کرد بەر لەوەی کە ئێمە ڕێزی لێ بگرین و چەپکە گوڵی پێشکەش بکەین لە ڕاستیە خەڵک میلەت نەتەوەکە ڕێزیان لێگرتووە وەکو چۆن ئەو خۆی ڕێزی لە خۆی و لە هونەرەکەی گرتووە. بۆیە لە ڕاستیە ئێمە بە پێویستی ئەزانین کە هەر بە زیندوی ڕێز و تەقدیری ئەم جۆرە هونەرمەندانە ئەم کەسایەتیانە بکەین کە ئەمە لە ڕاستیە ئەرکی زۆر زۆر ئەرچێکی زۆر زۆر سەرەتایی ئێمەیە. بۆیە لێرەوە لە ڕاستیە پیرۆزبایی لە مامۆستا محەممەد عەباس بەهرامەکەم و هیوای تەندروستی و تەمەندرێژی بۆەکەم و هیوادارم کە بەرهەمی تازەشمان پێشکەش بکات. تەنها هەر تۆمە بەستی تۆ تاری هۆش و هەستی تەنها هەر لەگەڵ ئەوەیە نیم کە هونەرمەندێک هەچ کەسێک کە ببرێ قەدری بزانین بڵێ ئاخ هونەرمەند شعرێکم هەیە منەڵێ تاجی زێڕینیم بۆ چییە کە من مردم یعنی من کە مردم ئیتر هەستی پێ ناکەم وانە
درۆێ ئاڵێن ئەخەوە بینی و نازانم چی ئەمە هەمووی درۆێ هەمووی قسەی ناڕێکە بەرهەم وەکو مناڵ وایە تۆ هەموو مناڵەکان خۆ فەرق ناکەی لەگەڵ مناڵەکانتەوە نیە هەموو بەرهەمەکانم خۆشەویستن بەڵام ئەوانەی کە لە ناخی میلەتان بێگومان زۆر زۆر خۆشەویستن وەکو ئاگرێکی بێخۆڵەمێش بەختی من وابوو سوورە گوڵ سروست و جوانی هەر من ڕەنجەڕۆم بەبرای خۆم بڵێم یاری چاوشین بێوەفا بوو ئەم گۆرانیانە کوردستانم کە تازەیە و تۆمار عینە لە فستیڤالەکان ناوتومە و ئازادی بۆ کوردستان کە باسی چوار پارچەکاکە ئەوانە هەمووی لە دڵەوە دەرچۆ لە ناخەوە دەرچۆ شعرەکانی ئاوازەکانی بۆ ئەوی خزمەتی خاک و میلەت بکەی هەمووی پیرۆزن لە لای من هەمووی خۆشەویستن شعر بە تایبەتی تۆزێ بۆم با مهرابان هەی چاوشینی چاو دیوان تۆزێ بۆم با مهرابان بۆچی سۆزن ناماوە خۆمم یاری دارە